هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی ئێرانی ژێردەسەڵاتی فاشیزمی ئاینی لە ژێر سایەی شەڕدا. یەکەم خاڵی هەڵسەنگاندنەکە مانگرتنی سیاسی خەڵکی کوردستان لە ناڕەزایەتی بە لە سێدارەدانی چوارلاوی کورد، سەردان و هاوسۆزی بەربڵاوی خەڵک لەگەڵ بنەماڵی قوربانیەکان، مانگرتنی خەڵکی سمیرۆم لە ناڕەزایەتی بە حکمی لە سێدارەدان لە هەفتەی ڕابردوودا، جارێکی تر هاودەنگیەکی جێستایشی جەماوەری و مەیدانێکی دیکەی لە بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی نیشاندا. بەڵام خاڵێکی گرنگترەوەیە کە بانگەوازی مانگرتن بە دروشمی نابووە سزای لە سێدارەدان سەرکەوتوانە بەڕێوەچوو و بوارێکی بەرینی بۆ پەرەپێدان و بەرەو پێشبردننی دروشمی مێحوەری هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان خۆش کرد. ڕاگەیاندنی مانگرتن لە خواردنی زیندانیانی سیاسی قزل حەسار و پاڵپشتی زیندانیانی سیاسی بەندی ژنانی زیندانی ئەڤین نیشاندەری تووڕەیی و نەفرەتی بەرین و پۆتانسیەلێکی بەربڵاوی دژ بە سزای لە سێدارەدان لە کۆمەڵگادا. دووهەم، کوژرانی سێ ئەفسەری ئەمریکایی لە بنکەیەکی سەربازی ئەمریکا لە ئۆردون و برینداربوونی نزیکەی 40 سەربازی دیکە مەترسی پەرەسەندنی شەڕی لە ناوچەکە زۆر زیاتر کردو. گوشارەکانی سەردەوڵەتی بایدن وای کردووە کە سەرۆکۆماری ئەمریکا بە قانگدانان لەسەر ڕۆڵی کۆماری ئیسلامی فەرمانی هێرشی تۆڵەسەندنەوەی ئەرتەشی ئەمریکا لە دژی هێزە هاوپەیمانەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و سووریا دەربکات. ئەم هێرشانە تا ئێستا بووەتە هۆی کوژرانی دەیان کەس لە ئەندامانی ڕێکخراوە عێراقیەکان، هەرچەندە کۆماری ئیسلامی چەندین جار ڕایگەیاندووە کە هیچ ڕۆڵێکی لەم کردەوانەدا نییە، بەڵام کردەوەی سەر بە خۆیانەی هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە دژی بنکە و بارەگاکانی ئەمریکا لە عێراق، سووریا و ئۆردۆن دەتوانێت وردە وردە پێی کۆماری ئیسلامیش بۆ ناو مەیدانی ئەو شەڕە ڕابکێشێت. ئەم دۆخە هەلومەرجی ناوچەکەی زۆر هەستیار و مەترسیدار کردووە. ڕاستە کە هەم حکوومەتی ئیسلامی و هەم دەوڵەتی بایدن چەندین جار ڕایان گەیاندووە کە خوازیاری شەڕ لەگەڵ یەکتر و پەرەسەندنی شەڕ نین، بەڵام ئەم شەڕ و ململانێ بە وەکالەتانە وردە وردە خەریکە لە کۆنتڕۆڵ دەردەچێت. لێکدانەوەی هەڵەی حکوومەتی ئیسلامی لە هێرش بۆ سەر هەولێر لە هەرێمی کوردستان، عێراق، پاکستان و هەروەها هەرچی زیاتر تاکەوتنەوە و گۆشەگیربوونی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا ئاماژەیە بۆ لە کارکەوتووی و داڕمان و بێدەسەڵاتی دیپلۆماسیەتی دەرەکی حکوومەتی ئیسلامی. خاڵی سێهەم، هاوکات لەگەڵ بردومانی پێگەی گروپە هاوپەیمانەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و سووریا. بردومانی بنکەی حوسیەکان لە حەوت پارێزگای یەمەن بە شێوەیەکی بێوێنە بەردەوامە. حوسیەکانی ڕایانگەیاندووە کە دەست لە سیاسەتی هاوپشتی لە خەڵکی فەلەستین هەڵناگرن، هەروەک چۆن ناتانیاهۆ ڕایگەیاندووە کە دەست لە بردومان و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی غەزە هەڵناگرێت. حکوومەتی ڕەگەزپەرستی بنیامین نەتانیاهۆ لە هەلومەرجێکدا باز لە بەردەوامی بردومان و کوشتاری خەڵکی فەلەستین دەکات و مافی خەڵکی فەلەستین بۆ ئەوەی دەوڵەتی سەربەخۆی خۆیان هەبێت ڕەت دەکاتەوە کە دادگای نێودەوڵەتی لاها وێڕای پڕڕاستکردنەوەی سکاڵای دەوڵەتی ئافریقای باشوور داوای لە دەوڵەتی ئیسرائیل کرد کە ڕێگری بکات لەو هەوڵ و کردەوانەی کە دەبێتە هۆی جێنۆسایدی خەڵکی فەلەستین. جگەلەوە نامەی زیاتر لە 800 بەرپرسی دەوڵەتی لە ئەمریکا و ئینگلیس و یەکێتی ئەوروپاش لە دژایەتی لەگەڵ پشتیوانی دەوڵەتەکانیان لە جێنۆسایدی ئیسرائیل لە شەڕی غەزەدا ڕواڵەتی ئەو دەوڵەتانەی هەرچی زیاتر ڕیسوا کرد کە بانگەشەی دموکراسی دەکەن. ئەوان لە بەیاننامەکەیاندا دەڵێن سیاسەتەکانی ئێستای دەوڵەتەکانمان پێگەی ئەخلاقی ئەوانی لاواز کردووە و لەوانەیە توانایی داکۆکیکردنیان لە ئازادی و دادپەروەری و مافەکانی مرۆڤ لە سەرانسەری جیهان کەم ببێتەوە. چوارەم، ئەگەر شکست و مایە پوچبوونی کۆماری ئیسلامی لە بواری سیاسەتی دەرەوەدا شێوازێکی ئاشکرای بەخۆیەوە گرتووە، لە بواری ئابووریشدا داماویەکانی ڕژێم هەرچی زیاتر دەردەکەوێت. پرۆژەی یاسای بودجەی وڵات و تەرکیزی دەوڵەت لەسەر زیادکردنی باج بووەتە هۆیەوەی کە نەک هەر هەڵاوسانی هاوسار پچڕا و کەمتر نەبێتەوە، بەڵکو جگە لە هەڵاوسان گوشاری باز لەسەر خەڵک توانایی کڕینی ئەوانی بەڕادەیەکی زۆر کەم کردوێتەوە و لەگەڵ کەمبوونەوەی خواستی کاریگەریشدا
زۆرێک لە ناوەندەکانی بەرهەمهێنان لەگەڵ مەترسی داخران بەڕەوڕوو بوونەتەوە. داڕمانی ئابووری مەترسی بێکاری پەرەپێداوە و ژمارەی بێکاران گەلێک زیادی کردووە. لە چوارچێوەی ئەم دۆخەدا هەوڵەکانی دەسەڵات بۆ کۆنتڕۆڵکردنی حەقدەستەکان و ڕێگریکردن لە زیادبوونیان هاوتەریب لەگەڵ ئاستی هەڵاوسانی ڕاستەقینە لەلایەک و وەڕێخستنی تەرحی فریوکارانەی وەک حەقدەستی ناوچەیی، حەقدەست بە پێ ڕێککەوتن و مافی نیشتەجێبوونی ناوچەیی کرێکارانی لەگەڵ گوشارێکی ئابووری زیاتر بەڕێوەڕوو کردوێتەوە. جگە لەوەش بێتوانایی دەوڵەت لە ئاسپێدانی موچەی خانەنشینان و دۆخی مایە پوچبوونی 17 سندوقی خانەنشینی ئەم توێژەی کۆمەڵگای هەرچی زیاتر لەگەڵ نەهامەتی و ماڵوێرانی بەرەوڕوو کردوێتەوە. پێدەچێت تاکە کارێکە دەسەڵات دەتوانێت بیکات سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانی ئابووری بریتیە لە چاپکردنی دراوی بێپشتیوان و زیادکردنی ڕێژەی نەقدینەیی. ڕاوڕەوەی ئابووری وڵات زۆر بە خێرایی بەرەو داڕمان دەڕوات. پێنجەم، لە چوارچێوەی داڕمانی ئابووریدا دۆخی نالەباری کارگە و کارخانە ئابووریەکان و لە کارکەوتووی ڕەوتی بەرهەمهێنان، سیاسەتی تاڵانچێتی شرکەتە حسوڵەتی و شرکەتە ساختەچیەکان و لەشکری بەرینی بێکاران، دۆخی کرێکارانی لە زۆرێک لە کارگە گەورە و بچووکەکاندا لەگەڵ ناسەقامگیری بەرەوڕۆ کردوێتەوە. ئەم بابەتە بووەتە هەوێنی دەستپێکی ناڕەزایەتێکی بەربڵاوی کرێکاران کە نمونەی بەرچاوی ئەو ناڕەزایەتی و مانگرتنانە لە مانگرتنی کرێکارانی فولادی ئەهواز، کرێکارانی نەوت و گاز و کرێکارانی یەکەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری لە زۆرێک لە شارەکان، ناڕەزایەتی ڕێکخراو و بەردەوامین خانەنشینان و هەروەها ناڕەزایەتی پەرستاران و کەمانداماندا بەرچاو دەکەوێت. جەوهەری ئەم ناڕەزایەتیانە بریتیە لە هەوڵدان بۆ پاراستنی پێگەی پیشەیی و وەرگرتنی حەقدەست و مافە پێشێلکراوەکانیان. دروشمی ئێمە کرێکارانی فولاد لە دژی ستەمکاری و بێداد دەجەنگین یان عەداڵەتمان نەبینی، ئیتر دەنگ نادەین کە لەلایەن خانەنشینەکانیشەوە گەلێک جار بەرزکرایەوە و یان دروشمی نە سندوق نە دەنگدان بایکۆتی هەڵبژاردن، ئەوە نیشان دەدات کە کرێکاران و خانەنشینان و خەڵکی هێژاری شارەکان بە دروستی دەرکیان بەو ڕاستیە کردووە کە کێشەکەیان چارەسەری ئابووری نییە و پێویستە بە دوای چارەسەری سیاسیدا بگەڕێن. هەوڵدان بۆ ڕێکخراوبوونی کرێکاران و زەحمەتکێشان لە چوارچێوەی ئەو بزوتنەوە ناڕەزایەتی و مانگرتنانە، هەنگاونان بەرەو یەکگرتن و پێکێنانی ڕێکخراوی یەکێتی سەرتاسەری و سەرنجام پێکێنانی کۆنفێدراسیۆنی ڕێکخراوە کرێکاریەکان دەتوانێت کاریگەری بزوتنەوە ناڕەزایەتیەکان زیاتر بکات. هاوەهانگبوون لەگەڵ بەشەکانی تری بزوتنەوە ناڕەزایەتیەکان، بزوتنەوەی ژنان لە پێناو جلوبەرگی ئازاد، بزوتنەوەی گشتگیری دادخوازی بە دروشمی نابۆ سزای لە سێدارەدان و بزوتنەوەی ژینگە پارێزی کە تایبەتمەندیەکی جەماوەری بەدەستێناوە دەتوانێت لە هەلومەرجی سەرهەڵدانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەدا توانایی و پۆتانسیۆلی خەباتگێڕانەی کۆمەڵگا بە خێرایی بهێنێتە مەیدانی خەبات و ڕێگای گۆڕانکاریە سیاسی کۆمەڵایەتی لە بەرژەوەندی جەماوەری کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئێران بەگشتی خۆشتر بکات. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر سێشەمە هەفتەی ڕێبەندانی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 6 فێڤریەی 2024 زاینی.